لە بەرنامێکی نوێدا پێتان شاد بووانێ فەرمون ئێوە بەرنامە نوێیەکەمان بینەر بن. ئێستش لای خایەتێکی خۆشەویستین خایەتێکی کێ لە خایەتەکانی شاری سلێمانی ئەویش کاک ڕزگاری خایەتە. کاک ڕزگارم کاتەوە باش. ئەم کاتەوە باش بە خێربی سەرچاو. سپاس. ئەکرێ بزانین ڕزگاری خایەتی کێیە؟ من ناوم ڕزگار مستەفا ڕەشیدە لە دایکبووی شاری سلێمانیم گەڕێکی ماڵکەنیم. کاک ڕزگار لە ساڵی چەندەوە خەریکی ئەم ئیشیت؟ لە 2002 خەریکی ئەم ئیشم. ئیش تەنها بۆ پیاوان دەکەیان خانمانیش؟ وەڵای ئیشەکە ئێمە پێشتر دوورین بوو، جلی کوردیمانە دووری پانتۆڵمانە دووری کراسمانە دووری، بەڵام ئێستا وەزعەکە وای لاتۆ شتەکان زیاتر بوون بە چاکردن، زیاتر شتەکان حازرین. خەڵک شتی ئەوەی ناوێ بڵێن پانتۆڵە دابنێ هەفتەی شتر بێتەوە یا شتێک، یەکسەرەوەی ئیشەکەی بۆ بکەیت و بڕوە. ئێستا ئێمە ئیشەکەمان گۆڕیوە کردمانە بە چاکردن بڵێن بۆ پیاوان بۆ ژنان بۆ هەموویەتی. سەرکات بە ئێرە شتێک سەرنجی ڕاکێشام ڕسمی ئەو هونەرمەندانەی کە هەڵدواسیوە لێرە واتە بەس ئیش بۆ هونەرمەند ئەەکەی یان بۆ کەسانی ئاسایشەکەی؟ نەوەڵا بۆ هەموو کەسێک بۆ هەموو چین و توێژێکە لێرە ئیشەکرێ، بەڵام ئەم هونەرمەندانە کەسایەتیشی تایبەتیان هەیە. ئەوان هاتوونەتە ئێرە من وەکو خۆشەویستیەک وەکو محیبەتێ بۆ ئەوان وێنەکەی ئەوانم گەورە کردو لێرە هەڵماسیوە. دەستەکانە خۆش بێ. کاک ڕزگار ئەکرێ بزانم لە کاتی خەیەتیە بە ئیشکردنە دائیمەن جار بووە ئیش بەدەستەوە سەقەت بێنم شتێ؟ وەڵایی ئەبێت ئەو شتانە هەرە بێت طبعاً، بەڵام سپاس بۆخوا هەر خۆشمان ئیشەکەمان حل کردو نەمانێشتەوە، یعنی تا حل بۆ کێشەکە حل بۆ کێشەکە.
پرسیارێک لە کاتی کارکردندا بەڵێ ڕووداوی خۆش ناخۆش ڕوویدا وڵی تر لە هەموو ئیشەکە بەشی خۆی هەر خۆشی و ناخۆشی هەیە بە سەراتی خۆش وڵا تازە دوکانم دانابوو ئەو کاتە بڵین زۆر مناڵ بووم چاکەت و پانتۆڵی حازریە هات تورکی بوو نەمانە تر بۆ خەڵکمان چاکرد سوودفە زەلامێک هات لە دەرەوەی شارەوە هات بوو پانتۆڵێکی پێ بوو کەمەرەکەی تەسک بووتی ئەمە گەوراکرێم نیشتم بەڵێ لە بەرچای خۆیان پاقماشەکەم ئاوا ڕاکێشا کەمەرەکە وتی کاکەەوە بۆ دڕانێ منیشتم کاکە نەمدڕانەتی با بۆ حکوومەتی تورکیا ناتوانێ بیدرێتەوە ماخە خۆ حکوومەتی تورکیا خیات نێ من خیاتم دەستەکانە خۆش ڕزگارگان کاک ڕزگار زۆر کەس بەدەم کارکردنەوە گۆرانی ئەڵێن شت تۆ ئەوت هەیە گۆرانی بڵێ بەدەم ئیشکردنەوە وەڵی ڕاستەکەی من دەنگم خۆش نییە نەموتۆ گۆرانی بۆ کاک ڕزگار وەڵی بەدەم ئیشکردنەوەی تر بۆ خۆیان من معدل چواردەورم خەڵکی لێ ینی بەردەوام خەڵک بۆڵی مەجای گۆرانیتە نییە وەڵی بەردەوام خەڵک بۆ لام اینجا حەزیشم لە گۆرانی بێ ینی زۆربەی گۆرانی بێژەکانیان بۆ لامی تێجار و بار بۆ خۆیان لێرە شتێکەڵێن گۆرانی گەڵێن تنیش گویان لێگرم ئاوای تۆ ئیشەکان بکەن ئارەوەڵا پێ بپرسم فەرقوجێ هێنە لەوان تەمەنەکانە ئیش بۆ تەمەنێ بکەن یان بۆ هەموو تەمەنەکانەکەن وەڵا ئێمە ئیش بۆ هەموو تەمانەکانەکەین بەڵام لەناو هەمویانە زیاتر چینی گەنجان چکە گەنجان خۆ دەزانی حەزیان بە شتی جوان و حەزیان بۆی خۆ دەرخستن و بەم شتانەیە حەزەکان زیاتر جلەکانیان جوان بێ اینجا مۆدیلاتی گەنجانیش ڕۆژ بە ڕۆژ ئەگۆڕێ ئەنجاری وایە قاچی تەسکەکەنەوە یا قاچی پانە بۆ نمونە ینی ئەنواع مۆدیلات داواکەنەوەن ئێمەش بەپێی ویستی خۆیانە زیاتر ئێمە ئیش بۆ گەنجەکانەکەین وڵا ڕۆژانە لێرە دوکان ئەەکەیتوانێ بەرداوام هەموو ڕۆژان لێرەیت وڵی لەبەر خاتری مشتەکانم ئەرەوەڵات چکە ڕۆژانی جمعەش خەڵک بڵین لە ماڵەوە بێ ئیسراحەت بێ ئێمە هەرینەوە بۆ دوکان چارمان نییە چکە مشتەکانی ئێمە سێ بەشی مۆزەفن یا لە دایرەوە دەوام کارەکەن زیاتر جمعان بۆیانەکرێ بێنە بازار ئێمەش جمعان لەبەر خاتری ئەوان لینەوە بۆ دوکانی شەکانێکرد بێن ئێمە ڕۆژانە کە ئیش بۆ گەنجانەکەین ئەوان زیاتر حەزیان لە پانتۆڵی کابۆیە چکە هەموو مۆدێلە جوانەکان لە پانتۆڵی کابۆیە دەرەکەون گەنجانیش حەزیان لەو بابەتانەیە خۆی هەموو شتێک بڵین هەموو ئیشێک کۆمەڵێک مشتری تایبەتەیە کۆمەڵێک کەسایەتی تایبەتەیە کۆمەڵێک شتێ ئەم پانتۆڵانە ئەم ئەرمەنیانە ینی هەموو مۆدلێکی جوانی تیا دەرەچێت بۆ گەنجان چکە گەنجانیش زۆر حەزیان بەم جۆرە پانتۆڵانەیە بەم شێوەیە پانتۆڵ تەسکەکەینەوە عادەتەن گەنجان حەزەکەن ڕانەکانی تۆزێک پان بێ و دایمەن دەمی قاچەکانی تەسک بێ چکە ئەوان یانەی ڕێک وەک چۆنڵی ڕێک بۆسێ لە بەریانە مۆدیلاتی تریشمانەیە بۆ نمونە بڵێنەوە لە پانتۆڵی کەتانایە لە پانتۆڵی قماشە دەرەچێت کلاسیکی پێڵێن کلاسیکەکانەوە زیاتر بڵین ئەوانی تۆزێ بە تەمەنن حەزیان لەو مۆدیلانێ حەزیان لە پانتۆڵە تۆزێ مڕیح بێ لە بەریانە ئەوانە بەکارێنن
باشە کاک ڕزگار ئەگەر کەسێک گوتی پانتۆڵەکەم بۆ تەسک بکەرەوە زۆر تەسک کردەوە کاتە چیەکەی ئێمە خۆمان لێرە ئێمە خۆمان لێرە ئاوا لێ ئەگرین کە لێ ئەگرین نایبڕین هەتا خۆیەتەوە لە بەریەکە کە هاتەوە لەبەری کرد بەدڵی بۆ کاتە ئێمە بۆی ئەبڕین و قارس و شتەکەی بۆکەین یا زیاتر تەسیەکەینەوە ئەگەر تەسک بێ بۆ شێوەی کە تویڵی گەورەیەکەینەوە بۆی چکە نایبڕین ئیشەکانمان ئێستا هەمووی ئاوایە ینی ناکرێت و یەکسەر بۆی ببڕیت و بیتەوە دەستی ئەی کابراگەر بەدڵی نەبوو دوایی ناکرێت لەبەرەوە ئێمە ئیشەکانمان ئاوایە بۆیان تەسکەکەینەوە و دوایەنەوە تاقیەکەنەوە. کاک ڕزگار ئەمە پیشەی مناڵیت بووە یعنی حەز لێ بۆ لە مناڵیە یاخود کەسێک هەبوو لە خێزانەکەتە ئەم ئیشە بکەن؟ وەڵی من هەر خۆم ینی لە مناڵیەوە زۆر حەزم لێ بۆ چکە دوای ئەوەی کە خۆناغی خوێندنم بە باشی نەبڕی ئیتر دەستم کرد بە هوەری خەیاتی خۆی ئەمە هوەرە ئەمە خەیاتی هوەرێکە وەکو چۆن کابرا کەسێک دەمی خۆشە گۆرانی ئەڵێ هوەرە خوا بەهرەیە پێیاوە ئەمیش وەکو ئەوەی لێتەوە ئەمیش بەهرەیەکە هوەرێکە من حەزم لێ بۆ بەردەستم خستووە. لە خێزانەکەتانە کەسی تر هەیە کە پیشەی بەرێک دووریەکە؟ پێشتر برا گەورەکەم کردوێتی بەڵام ئەو زۆر حەزی لێ نەبوو بەڵام من هەردەستم لێ بەرنەیە هەتا ئێساش سواز بۆ خواگە خاوەنی دوکانی خۆم و بۆ خۆش دەزانی چەند کەسی هاتوۆتە لام و سەردانی کرد. کاک ڕزگار ڕۆژانە چەند کاتژمێر ئیش دەکەن لێرە؟ وەڵی ئێمە زیاتر لە بەیانیان لە 8:30 و 9 ئیتر دوکانەکەینەوە چاوەڕێی مشتری بەڕێزەکانمانەکەین هەتایەن تقریبان بە زستانان تا 5 ئێمە لێرین بە هاوینانیش ئەچێ بۆ 7:30 تا ئەو کاتانە لێرین. پیشە لە باوەپیانە بۆ ماوەتەوە هەوڵ نەداوە کەس فێر بکەیت یان کەس فێر کردو تا ئێستا؟ پێشتر دەورم کردوێتەوە چەند کەسێکم فێر کردووە و حاڵی حازریش لێرەش لەم بازاڕی خۆمان کە ئیشی تیاکەین چەند کەسانێکم فێر کردووە و بە شانازیشەوە من هەموو کاتێ خزمەتکاری ئەو کەسم کە عشقی ئەم ئیشە بێ و هەر خۆشم فێر یەکەم. دەستەکانە خۆش بە کاک ڕزگار زۆر زۆر خۆشحاڵ بووین لەگەڵ تاچی تێ بۆ بەرنامەکەمانە و بۆ تەلەڤیزیۆن و ڕادیۆ گەڕیان. سپاس و ڕێز و خۆشەویستیم بۆ تەواوی کارمەندان و بە تایبەت بۆ کاک جەزای بە ڕێز و بۆ هەمووتان ئەماندونە ناسانە خۆبەخشانە ئەم کاراناکەن دەستخۆشیتان لێ یەکەم هیوادارم سەرکەوتوو ببن بە باشترین تەلەڤیزیۆنی کوردستان. زۆر سپاس کاک ڕزگار زۆر خۆشحاڵ بووین. یاخوا بەخێر بن سەرچاوم بەخێر بێن یاخوا. ئەنە خۆشەویستانی گەڕیان میدیا لێرەشدا هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەمان هەتا بەرنامەیەکی تر و پیشەیەکی تر بەخواتان دەسپێرم.